ئاوەڕۆی کفری لە پایینی شارەکەوە پەنگی خواردووەتەوە و بۆ تەمایی نەخۆشی و بێزاری گەڕەکە نزیکەکانی. کێشەیەکی گەورەیە بۆ دانیشتوانی شارەکە، ساڵانێکە داوای چارەسەر دەکەن و هێشتا گرفتەکە وەک خۆیەتی. بۆنەکە و مێشولە ینی زناری و خەڵکی هەڵگردە نەدەقێ نەسا بەردەوام ئەم بۆنە هەیە بەردەوام ئەو مێشولە بەتابەتی ئەو مناڵانە کە پاکن ئەبێ ئەمە عیلاجێ بۆ ئەمە بدۆزمە مۆساگیان ئەگە حکومەتێ نەتوانێت ئەمە بۆ ئەمە چاپکە ئیتر دەتوانێت چی بکات داواکەن ئێوە هاوکار ئێمە بن ئێمە هاوکار ئێوەین وەکو هاوڵاتی داوا بکەن لە حکومەت ئەوەی بەرپرسە لەم وڵاتە با بتوان چارەسەر ئەم بوونە و ئەم پیسە بکەن. بەڕاستی زۆر بۆنێکی ناخۆش و مێشولەیەکی زۆری بۆم گەڕەکە بە تایبەتی و بۆ کفری بەگشتی یعنی ئەیسا هەر بە سیارە بڕۆ بەرەو کارێز لە ڕێگا ئەو بۆنە تێتە سەرتا یعنی بۆنێکی زۆر ناخۆش و ناتەندروستە یعنی بۆ ئەمە بۆ تەندروستی خەڵکی کفریش باش نییە. ئەم گۆما و بەستنەی زێرابەکەی کفری تەنها زیانەکەی بۆ گەڕەکەکانی شارەکە نییە، دەڕژێتە ناو گوندی کارێزی خوارووی شارەکەشەوە و بۆ ئاوی خواردنەوەی ئەو ئاواییەش مەترسیدارە. سەرۆکی شارەوانی تەنها ڕیسایکلین بە چارەسەری کێشەکە دەسانێت. چارەسەر بۆ ئەو گرفتەیشە من لە هەموو کۆڕ و کۆبنەوەیەکا و داوام کردو لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستاش لێرەوە داوا ئەەکەم چارەسەری ئەو گرفتمانە بۆ بکە ڕەنگە گەورەترین کێشەی کفری ئاوەڕۆی کفری بێ بۆ چارەسەرکردن ئەویش تەنها و تەنها دانانی ڕیسایکلینە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. هیچ ڕێگایەک نەماوەتەوە نەگیرێتە بەر بۆ لە ناوبردنی زیانەکانی ئەم ئاوەڕۆیە، بەڵام ئەنجامی نەبووە. خەڵک چاوەڕێی دڵنەرمی حکوومەتە بۆ دانانی ڕیسایکلین و کۆتایی هێنان بەم دەردە. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.